نوێژی بەیانیەوە کە نوێژم کردو خچێن بەخوای گەورە نەنووسمەوە هاتوومە هاتم و معاش ئەوە حاڵەکەیتی تۆ بە 3 مانگان معاش دەکەت پێ نەدرێت 10 ڕزێ لە تکت حکوومەتێکی 100,000 شەلیە ببڕێ ئەنجا ئەوە سعادی 11 پارە نەهاتووە حکوومەتێک بە 3 مانگە معاشی پێ نەدرێ ئەنجا 100,000 شەلی بڕێ بۆچی بخۆیدا لە حکوومەت والله حەقا بارکە بڕوە ئەمە تۆ کەی زانیت کە 100,000ەکە لێو دەبدرێت لێرە مەدیری بانگ وای گوت مدیری بانگ وای گوت بە قوربان ئەی بە قەلبیان سەق نەگە لەگە هات نیشانەرێ والله کە پارەکە بنێوە لێرەمە لە 6 بنێوە لێ ڕاوەستاینەوە گەمەی بەو ملەتێ دەکەن بەڕاستی گەمەی بەو ملەتێ دەکەن ئەو ملەتە ئەوە حەقی ئەوەی نییە بەراواوای لێ دەکەن ئەو ملەتە حەقی ئەو عارەی هەیە وای لێ بکەن پیرە مێردە پیرێژنە هەها بڕۆنە تەماشات کردیا هەمووی کەچە و مەچەیە ماکتۆ ئەو های لێ دەکەن چیان بێوتوە بەرسانی بانکە چیان بێوتوە بەرسانی بانکە چیان بێوتوە بۆچی پارەکە دابەش ناکەن دەڵێن پارەکە نایەوە تا لێ نوێیەکەی بە کەونەکەی دەگۆڕنەوە کەونەکەی بە نوێیەکەی دەگۆڕنەوە ئەو های لێ دەکەن